ئێستا ئێمە لەسەر بەنداوی خۆرنەوازانین لە ناوجەرگەی گەرمیان. ئەم بەنداوە 11 ساڵ ڕاگیراوە و ئەو کاتێک کە ڕاگیرا بوو لە 1996 کارەکانی تەواو بوو و بەهۆی قەیرانی دارایەوە ئەم پرۆژەیە ڕاگیراوە و بە هەوڵ و کۆششی بەڕێوەبەرەتی گشتی بەندا و کۆگاکانی ئاو و لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو ئیدارەی گەرمیان هەوڵ و کۆشش دراوە بۆ بەگەڕخستنەوەی ئەم پرۆژەیە و لە ناوەڕاستی مانگی هەشتۆ دەست بەکار بووە ئەم کۆمپانیایە ئیشەکات و ئەو ئیشانەی کە ماوە لە 4 لە پرۆژەکە ماوە و ئەو ئیشانەی کە ماون بریتە لە 2 سەرڕێژێکی کۆنکریتی و سەرڕێژێک بەخۆڵ ئەکرێت لەگەڵ دایڤێرشنەکە قوفڵ و دەرگاکانی داخرێت. گرنگی ئەم بەنداوە خۆی لەوە بینێتەوە بۆ کشتتوکاڵ زۆر زارورە لەگەڵ بەرزکردنەوەی ئاستی ئاوی ژێر زەوی بۆ سامانی ماسی.